بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام بە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان ئەمڕۆ لە یەکێک لە زانکۆکانی شاری هەولێر کۆمەڵێک سیمینار و وەرکشۆپ بەڕێوە دەچێت سەبارەت بەو کەسانەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن و من پرسیاریان لێ دەکەم با بزانم چێن ئەوانەی کە مادەی هۆشبەر بەکاردێنن بۆچی بەکاری دێنن بۆچی پەنای بۆ دەبن و لە ڕووی دەرونیەوە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسانە بکرێت و چۆن ڕێنمایی بکرێن و چیان پێدەگوترێ و ئایا ئەو کەسەی کە بەکاری دێنێت لە ڕووی خێزانیەوە کە دەبێتە کەسێکی ئاڵوودە بوو لە کۆتاییدا گرفتە خێزانیەکان چین کە تووشی ئەو کەسە دەبێتن و ئەو کەسانەی کە ئاڵوودە دەبن لە ڕووی ئاینیەوە دەبێ چۆن مامەڵیان لەگەڵ بکرێ و ڕۆڵی ئاینیش چییە؟ ئەمانە و کۆمەڵێک پرسیاری دیکە من لە پرسیار لە قوتابیان دکتۆرەکان مامۆستایەکان دەکەم بەیەکەوە وڵامەکان وەردەگرینەوە لەگەڵمانە. دکتۆرجان پرسم ئەو کەسانەی کە بەکارهێنەرن یان دەیانەوێت بەکاری بێنن چەندێک لە ڕووی کەسایەتیەوە کەسایەتیی لاوازیان هەیە؟ بێگومان ئەو کەسانەی کە هەوڵ دەدەن مادەی خۆشبەر بەکاربێنن سەرەتا دووسێ زۆر کەسایەتی زۆر بەکاردێن. یەکەمیان کەسایەتی شێواوە، دووەمیان کەسایەتێکی لاوازە، سێمیان کەسایەتی تاوانکارە. لەبەرەوەی ئەو جۆرە کەسایەتیان ئەوەی کە کەسایەتێکی جێگیری هەیە یاخود کەسایەتێکی کۆمەڵایەتیە یاخود خاوەن تۆڕێکی پەیوەندی کۆمەڵایەتی باشە یاخود خاوەن دەروونێکی ئارامە زۆر کەمتر ڕوبەڕووی توشبوون بە مادەی خۆشبەر دەبیتەوە. باڵێن بنیادی کەسایەتی کەسەکە لە هەر چوار لایەنەکەی هەم لە لایەنی خێزانی هەم لە لایەنی جوگرافی هەم لە لایەنی ڕۆشنبیری و هەم لە لایەنی کلتوری زۆر کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەو تاکە چەندە دوور بێ لە بەکارهێنانی مادەی هۆشبەر. خێزان چەند ڕۆڵی هەیە؟ خێزان یەکەم خانەی پێگەیاندنی کۆمەڵایەتیە. خێزان چاودێری بەردەوامی با بڵێن تاکە لە هەموو تەمەنەکان لە هەتا وەکو ئەو تاکە لەو خێزانە دابیتن. زۆر جار دەبین ئەگەر باڵێن تاکەش ئەو خێزانەی کێشێکی زۆر باڵێن سادەی هەبی ڕاستەوخۆ دایکیان باوک هەستی پێ دەکاتن بەبێەوەی باسی کێشەکەی پاتەن هەلا سیمای دەمچاویانەوە هەست بە کێشەکە دەکەن. سزا ئەوەی ئەو کەسە بەکارهێنەری مادەی هۆشبەر کۆمەڵک با بڵێن بە دوواداچوون لەگەڵ خۆی دێن لە شێوازی جەستە لە شێوازی هەڵس و کەوت لە شێوازی با بڵێن خەزدە داراییەکان لە شێوازی با بڵێن فەیس و دەموچاو خێزان یەکەم کەس هەست پێ دەکاتن کە ئەو تاکە توش بوو بە مادەی هۆشبەر. لەو حاڵەتە زۆر پێویستە هەوڵ بدرێن ڕێ ئامۆژگاری وڵڕێ کەسانی پسپۆرت جازە پزیشک بن یاخود چ با بڵێن دەستگا ئەمنیەکان بن ئەگەر پێویستی کرد لە هەندێک حاڵەت ئاگاداریان بکەنەوە لە بۆ ئەوەی زیاتر ڕوونەسێتە ناو قوڵایی با بڵێن چاڵی بەکارهێنانی مادەی هۆشبەر. بەشێک لە گەنجان دەستنە دەرەوە بە تایبەتی لە شەوان بڵێ بۆ پیاسەیەک یان دەسێتە کافتریایەک دەڵێن بەشێک لەو مادە هۆشبەرانە لە نێو نێرگەلەکان دادەندرێ. جا دایک و باوچێک چۆن بزانێ کوڕەکەی یان کچەکەی بەکارهێنەری ئەو مادەیە؟ یعنی ئێستا دانیشتۆ دەڵێ ئەم کوو بزانم ئەو کوڕم بەکاری دێنێ ڕەنگە گومانی لەسەر دروست بێ بەڵام نەزانێ نیشانەکانی چین. بەڵێ لە هەنگاوەکانی فێربوون بە مادەی خۆشبەرێک لەوانە سەردانیکردنی بەشێک لە کافتریایەکان و بەکارهێنانی نێرگەلەشە. یعنی وانە بێ کە ئەگەر ئەو تاکە ئەو تاکی و خێزانی کە شەو چوە دەر لە هەردوو ڕەگەز بیجا دەچێتە کافتریایەک لە کافتریەکان نێرگەلە بەکاردێن یاخود چەند کاتێک بەسەر دەباتن وانە بێ کە سیفەتێکی ئاسایی بێ لەلای ئێمە ئەوە شەرکێشەیە بەڵام ئەوە ڕاکێشەر دەبێ ئەوە جاذب دەبێ با بڵێن لە بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر. دکتۆرجان چەندێک داهاتی ئەو تاکە ئەو کەسەیە کە ئەو داهاتی کۆی کردیتەوە لە ڕێی بەکارهێنان و ئاڵدەبوون وە دەکات ببێتە خاوەن داهاتێک یعنی ئەو داهاتی کوی کردوەوە هەمووی بەهادەر بڕاتن تەنانەت زۆر جار لەسەریشی قرزدار بێتەوە. کۆمەڵک دەرهاویشتەی کۆمەڵایەتی دەرونی هەیە لە دەرهاویشتە کۆمەڵایەتیەکان مایە پووچبوونە نەماندیوە کەسێک ئەو مادەی بەکارهێنابی یاخود کەلبجێنەوە تۆڕی مادە هۆشبەرەکان بە قازانجەوە لێ دەرهاتبی هەمیشە بە مایە پوچی لێ دەردێن مایە پوچی هەم لە ڕووی داراییەوە هەم لە ڕووی کەسایەتیەوە لەوەیە چارەنووسی چکە ڕۆژێک دووسێ نەماندیوە کەسێک هەتاوەکو دەمرێ هەر مادەی هۆشبەر بەکاربێنێ و تەمەنی 70 ساڵ بی تەنها لە تەمەنێکی تەسک لە ماوەیەکی کەم دەستگیر دەکرێتن کاتێک کە دەستگیرکرا جگە لەوەی پارەکی سامانێکی زۆر لەسەردادەن لەبەرەوەی بازرگانەکانی مادەی هۆشبەر بە نرخەکی کەم سەرەتا مادەکە دەدەن بە توشبووان هەتاوەکو ڕادێ یاخود ئاڵوودە دەبی کە ئاڵوودە بوو بە نرخی زۆر زیاتر باڵێن دەیدەنێ ئەگەر هەر بەردەوام بوو ئەو کات داوای معنەوی لێ دەکەن لە بەرامبەر پێدانی مادەکە ئەوەندا ئاڵوودە بووە تەنانەت پارەشیان پێ نایە لە بۆ نمونە ئەو کەسە ئازار بدە ئەو کەسە ئەوە بکە هەندێک تەنازولاتی جەسەدیمان لە بۆ بکە هەتاوەکو مادەکەت پێ بدەین. چێن ئەوانەی کە
پەنادەبەن بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر بۆ نمونە تۆ لە نێو کۆمەڵگای هاوڕێت هەیە گوێ بیست بووی خەڵک هەیە مادەی هۆشبەر بەکاردێنێ تا چەند هەستت کردووانەی کە مادەی هۆشبەر بەکاردێنن ینی گرفتەکانیان چین ئەوانی کە گرفتەکانیانەیە ڕاستی سەرەتا لە ماڵەوەیان دەست پێ دەکاتن کە گرفتەکە لە ماڵەوە دەست پێ دەکات چاودێریکردنی دایک و باوک ئەمەیان زۆر کاریگەری تا لەسەردایە من یەک لەوانم کە هاوڕێم هەبوو گرفتی لەگەڵ ماڵەوە هەبوو زۆر قسە و ناوکیان لە بیندا هەبوو وای پەنای بردە بۆ مادەی هۆشبەر تاوەی لێ هات ئاڵوودە بوو بەرە وای لێ هات نەتوانێت بەجێ بێڵێت هەر ئەمانە لە هۆکارەکان کە زیاتر کە ماڵەوەیە زیاتر لەوەی شخصەکە خۆیتی شخصی دەکە دەوروبەری خۆی هاوڕێت بوو بۆ ڕێنمایی نەدەکرد بۆ ئامۆژگاریت نەدەکرد پەنانەبە بۆ کارە خراپە سەرەتا ڕاستخی یەکەم زەرخۆمان ئاگامالی نەبوو باش ماوەی باش ئەو زانیمە کە ئالوودە بوو بە تەواوی زانیمان کە ئالوودەشبی کۆنتترۆلەکەی عنی بەدەستەمە نییە کۆنتترۆلەکەی خۆی ڕاستی لە دەست دەداتن ئەوەن دەش مەسەلەن کە بەریش درا قسەمان لەگەڵ کرد و زۆرەوەمان لەگەڵ کرد هەر ئیسفادە لەگەڵانە بوو ماجیرا پەشیمان نەبوو پەشیمان بوو ڕاستە کەشتێکی غەڵەتی کرد و پەنای بۆ بردووە بەڵام تازە ئیشەکە هەر هاتی و عنی مادەکە لە ناو دسمی داماوە وەکو گەنجێک پێم لە چەند گرینگە و کەسانەی کە بازرگانی بۆ مادەیە دەکەن دەیهێنە ناو ئەو وڵاتە یان لە وڵاتەوە دەیبەنە دەرەوە سزایەکی تون بدرێن بۆ ئەوی گەنجان بەلا ڕێدا نەبردرێن گەنجان بە ئاسانی دەستیان بۆ مادەیە نەگاتن بەڵێ ڕاستە ئەوە دەبی حدێکی بۆ دانرێتن ڕاستی لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە ئێستاکە کامە دیتمان لەوەکەی شەڕەکەی سووریای بۆمان دەرکەوت کە کاریگەری زۆر گەورە هەبوو بۆ دروستکردنی مادەی هۆشبەر خاستن لەلایەن بەرپرسە باڵاکانەوە واتانی ئێمە کە حدێکە بووی دابنێ لەلایەن دەستی باڵاوە دەست پێ بکەین لەک بۆ تاجری بچووکەوانی کە دەین و دەبن ئەوانی دەین و دەبن تۆ وەکو برەی ئەوانە یاریەکەن دەست بە دەستی باڵا ببین بەسەریان بکەین پاشەوان دیکە زۆر باشە چەند گرینگە بە ئاسانی دەستی پێنەگات ئەو کەسێک کە بەکاری دێنێ ئەوەی کە بە دەستی پێنەگاتن دەبیتن نازان ئەمەیان تێناگەم مەبەستمەوەیە ئەو کەسێک کە بەکارهێنەری و مادەیان حەز دەکات بەکاری بێنێ بە ئاسانی نەیتوانێت بیکڕی بە ئاسانی لەلای ینی کەسێکیان چەند کەسێک بە ئاسانی بەدەستی نەگاتن حکوومەت ڕێگیری بکە و هەر لە سنوورەکانەوە هەر لەو کەسانی کە بازرگانی پێوە دەکەن دەژگیریان بکە ینی هەر چۆنێک ئەو کەسە هەوڵ بدە دەستی بە مادەی هۆشبەر نەگاتن ئەمانە بۆ بەخۆتکردی سنوورەکانە ڕاستی بۆ مەسەلەن دەواازی برایم خەلیل باشماقەمان دەبێت چاودێژی سردان لە سەردا بێتن بەڵام من ئەوەکم لە سەردا هەیە پەیامەکەم بۆمە هەیە من خۆم لە کەنەدا بووم کە سەیرێکم کرد دوکان هەبووە کە لەلایەن دەستەی باڵاوە بڕێوە دەچوو بۆ دابینکردنی بڕێکی کەم لە مادەی هۆشبەر ئەمەیان ئەم ڕێم زۆر پێ باش بوو بۆ کەمکردنەوەی تاجیرەکان و بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر نازام و تێبگەلەی بەس دوکانی بچووکە لەلایەن پەیوەندیدارەوە دەبی سەرپەرشتکە بۆ نمونە کەیەکێک ئەڕواتن ئەکڕیتن بۆ ئەو ڕۆژە مەسەلەن چەند غرامێکی پێئەداتن چەند غرامێکی پێئەداتن بۆ ئەو ڕۆژ عنی بۆ ئەو ڕۆژ تەمام ئەوەندە غرامەیە بەس بۆ جاری دابێتن نیەتی ئای بستە بۆ شوێنی مامۆستا فاڵێت بپرسن ئەو کەسانەی کە مادەی هۆشبەر بەکاردێنن لە ڕووی ئاینیەوە چۆن مامەڵەیان لەگەڵ بکرێت بەناوی خوای گەورە مێهرەبان ئەکید بەکارهێنانی مادەی هۆشبەر بابەتێکە لە قەدەغا کراوەکانە و حرامە پێویستە ئینسانی مسلمان پێش هەموو شتێک بزانێ کە ئەمە ئەسنووری خوای گەورە دەشکێنی بەوشتە و زیان بەخۆی و بە لەشی خۆی و بە کەس و کاری خۆی و بە ماڵی خۆی بە خێزان و بە نیشتیمانەکەش دەگەێنی ئەم لاشەیە کە ئەزیەتی دەدا ئەم عەقڵ و بیر و هۆشەکە ئەو لای دەبە بەو مادە هۆشبەرە ئەمە ئەمانەتی خوای گەورەیە و بۆی نییە بەو شێوەیە ئەزیەتی لەشی خۆی و عەقلی خۆی بدا ئەمە خیانەتێکە لە خۆی و لە لەشی خۆی و لە خوای گەورە دەکا و پێویستە سزای توندی خوای گەورەی لەبەرچاو بێکە لە ڕۆژی قیامەتدا چۆن سزای دەدا سەبارەت بۆی کە ئەو ئەزیەتەی بەخۆ دەدا لەبەر هەندێ ئەوە مەترسی سەبارەت بەخۆی
جگەلەوەی کە مەترسی لەسەر کۆمەڵایەتی مەترسی لەسەر ماڵ و لەسەر خێزانی خۆشی هەیە لەسەر نیشتیمانیشی هەیە لەسەر ئەوە هەیە کە ئەو مرۆڤە نابێتە مرۆڤێکی سوود بەخش بۆ خۆی و بۆ میلەت و کۆمەڵگاکەی لەبەر ئەوە پێویستە بیر لەو هەموو شتانە بکاتەوە و بە هیچ ئەوەی کە نزیکە لەو شتانە بە زووترین کات خۆی لێ دەرباز بکە و تۆبەیەکی باش و بگەڕێتەوە لای خودای گەورە ماوەساوانەی کە ئەو مادە بەکاردێنن پێویستیان بۆی پێویستیان بە پارەیە بۆی بیکڕن چەندێک ئەو پارەی کە سەرفی دەکەن لەو مادەیە دەبێتە ینی هۆی ئەوەی لە دوا ڕۆژدا سزای قیامەتی وەربگرن و سزایەکی بە ئێشیان هەبێت بێگومان ئەو پارەیە لە جاتی ئەوەی کە بۆ خۆی لە ماڵ و منداڵی خۆی لە شتی چاکە سەرفی بکە ئەوە لە شتی خراپە سەرفی دەکا کەواتە تاوانەکەی دووقات و سێقات و دەقات دەبێتەوە بۆ ئەو مرۆڤە دا سزای ئەوەی ئەگەر ئەو پارەیە ئی خۆی بێ بەو شێوەیە ئەدی ئەگەر ئەو پارەی خۆی نەبێ و پارەکەی نەمابێت دیزیاری بێ چونکە کەسی ئاڵوو دەبوو ئەگەر پارەی خۆی نەما ئەو جارە دەست دەکا بە دزیکردن کە پارە دزیکردنیش بەرەزەما لەوانەیە دەست دەبا لە بۆ کوشتن دەست دەبا لە بۆ شتی دیکە لەوانەیە قوربانی بە شەڕەفی خۆش و بە ناموسی خۆش و ماڵ و منداڵیش بدا لە پێناوی ئەوەوە لەوانەیە خەڵکێکی دیکە دوژمنانی وڵات ئیستیغلالی بکەن و بەکاری بێنێ بۆ ئەوی ناپاچی لە وڵاتەکەی بکات جاسووسی بکە بۆ بەرەسێنانی بەڕەپارەیەک بۆ کڕین ئەمانە بۆیە توش ئەو هەموو تاوانانە دەبێ خواپەنەمان بدا ئەو گەنجەی کە هوشیارە ئاگادارە دەیەوێت ئەو گەنجانە بگەڕێنێتەوە کە تووشی بەکارهێنانی مادەی هۆشبەر بوونە پاداشتیوانە چییە؟ ئەو ئەرکێک لەسەر ئەرچی هەموو کەسێکە کە نەکتەنها بۆ خۆی چاک و ساڵح بێ بەڵکو چاکساز و مصلحیش بێ بۆ دەوروبەریشی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئیمانتان تەواو نابێت تا چت بۆ خۆت پێخۆشە چۆن بۆ خۆت پێخۆشە پارێزرا و بینشانێکی باش و چاک و پاکبی ئەوە مەفروزە بۆ خەڵکی دیکەش بۆ برای خۆشت ئەوەت پێخۆش بێ بۆیە ئەرچی سەرشانی هەر کەسێکە ئەرکێکی ئاینیە کە ئەگەر خۆی باش بوو ئەم باشی خۆی بۆ خەڵکی دیکەش نیشان بدا و هەوڵ بدا خەڵکی دیکەش باش بکە لە هەڵە دووریان بخاتەوە ئامۆژگاریان بخە و بە هەموو شێوازێک ئەگەر بە ئامۆژگاری نەکرا ئەوە ئاگاداری لایەنی پەیوەندیدار بکاتەوە لە مەترسیەکانیان چۆن کەسێک ئاڵوودەی بەکارهێنانی مادەی هۆشبەر دەبێ ینی ڕێکارەکان چین یان ئەو کەسە چۆن هەنگاو دەنێت هەنگاوەکان زۆرە بە یەک جار ناتانی ئاوڵ دەبیتن ئەو کەسێک کە مادە هۆشبەر بەکاری دەینیتن ئەگەر یەک جاربی و بە تایبەتی ئێستا زۆرینە گەنجەکان باز دەکەن بۆ نمونە دەڵێ بۆم دانرا بوو ئاگام لێ نەبوو بە یەک جارێ ناتوانانی ئاوڵ دەبیتن بە هەنگاوە بۆ نمونە ئێستا باسیشم کرد لێرانە لە کۆنفرانسەکە دەبینی لە ناو نەرگیلەدا دەندرێتن بە ڕێژەی کەم وی لێ دەکا ئەو کەسە ئەو جۆرە نەرگیلەیە زۆر بەکاردەینیتن کە ئەگە بەکاری نەهینا تووشی ژانەسەر دەبی کە تووشی ژانەسەر بوویان دەچی لە لایەکتر بەکاردەینی دەبینی ئەو هەستە و ئەو هەستەی نییە دەگەڕێتەوە بۆەوەی لێرانە دەست پێ دەکە ئاوڵ دەبوون یانێ هەنگاو بە کەم دەست پێ دەکەن تا ئاوڵدە دەبیت چۆن مامەڵی لەگەڵ بکرێتن کەسی ئاڵوو دەبوو دەبێت چۆن مامەڵی لەگەڵ بکەین بۆ ئەوەی بتوانێ وازی لێبێنێت ئەو کەسێک کە ئاوڵدە دەبتەوە مادە هۆشبەر دەبی وەکو نەخۆشیەک سەیری بکەینەوە ئاوڵدەبوون مانای نەخۆشیە بەڕاستی نەخۆشیەکی کوشندەشە ئەگەر ئەهمال بکرێتن ینی چارەسەر نەکرێتن دەگاتە کوشندەی چکە ئەو کاتانە کە بەکاری دێنێن زۆر جارەوە بووە جورعاتی زیاتر وەردەگرن تا خۆیان بکوشن و خۆیان لەناو بنەوە ئەو لێرانە دەبی ئێمە زۆر هەوڵ بدەین چۆن بتوانین چارەسەری ئەو کەسێ بکەن و کە لەناو خێزاندا دروست دەبیتن بە ئاوڵدە بوویتەوە مادە هۆشبەرەکان لێرەدا دەبی ئێمە یەکەم جار هۆشیارەیەکی تەواومان هەبی لە مادە ئاوڵدەبوونی مادە هۆشبەرەکان و هەروەها گرفتەکەی چییە کە وەی لێکردیە ئەم گەنجەیان ئەم ئافرەتە تووشی ئەو مادەی بیتن بزانین گرفتەکەی چیە بتوانین ئایا دەتوانین چارەسەریکەری یان نە چونکە زۆر کەس هەیە ئاوڵدە دەبتەوە مادە هۆشبەر وا دەکاتن دەڵێ من لەبە گرفتەکانم مادە هۆشبەر بەکاردەینم تا چارەسەرم نییە و بەو شێوەیە ینی هۆکاری گرفتەکان ئاوڵدە دەبیتن بۆ ئێمە بزانین گرفتەکەی چییە تا بتوانین چارەسەرکەن ئینجاش دەبیتن سەبر و حکمەتێکمان زۆر بیتن سەبرمان زۆر بی لە بەرەوەی ئەوی ئاوڵدە دەبیتن بە 2 ڕۆژ و 3 ڕۆژ و بە هەفتە و مانگەک چارەسەر نابی احتیمالە ساڵی بڕواتن کەواتە ئێمە دەبی لەگەڵی بین هەنگاو بە هەنگاو یارمەتی بدەین وەبیت بتوانی خۆی لەو ئاستەیان بڵێ لەو مەرحەلەی تێپەڕ بیتن و چاپ بدەوە دەتوانین ینی زۆر ڕێگا هەیە ناڵم بە ڕێگای ئەوەی خۆشەویستی لەگەڵی بین و لە
لایەنی ئابوووریەوە ئەو پارەی کە بەدەستی دەکەوتن دەتوانین لێ ببڕینەوە تا نتانیتن مادە هۆشبەرەکان بکڕیتن اینجا ڕێگای تریش زۆرە کە ئەوانەی کە زۆر مادەی هۆشبەر بەکاردێنن زۆربەی گرفتەکانیان بۆچی دەگەڕێنەوە نەبوونی یان نەخۆشی دەرونی یان ئەوەی کە بێزارە لە وڵاتەکەی خۆی لە شارەکەی خۆی یان زۆربەی گرفتەکان بە ڕێژە وەرگرین زۆربیان ئەوانەی لە ترۆ بکەن چین بەخوای گرفتەکان جیاوازە هەر کەس و بە جۆرەی گرفتەکەی خۆی زۆر جار ئێمە ئێستا ڕێژەمان هەیە ئاوڵدەبوون لە ئەوانی کە بڵێن هەژارن زیاتر دەبینی ئەوان بەکاری دەینەوە بەڵام شەرت نییە گرفتەکەی لەبەر هۆکاری هەژاری بیان بێکاری بیان هەر کەس و هەر تاکەک و گرفتەی تایبەتی خۆی هەیە دەبینی بازەچیان بازەکەن دەڵێن شکستم هینای لە خوێندن قوتابی جانکۆ بۆ یان قوتابی مەکتەبی ئەتیادی بۆ شکستی هینایە دەڵێ ئاوڵدە بوومە هەیە شکستی هینایە لە زەواج هەیە لەبەر لە کار هەیە دەبینی زەرەلی کردیە لە کارەی ئیشی کردێ زەرەلی کردیە ئیتر هەر کەس و پەنا دەباتە سەر هۆکارێک بەڵام بەخۆی ئەگەبێ ڕاستی ئەوانە هۆکار نین بۆ ئەوەی کە هەموو کەسێک هۆکارەی هەبی گرفتەی هەبی بچی ئاوڵدەی مادە هۆشبەر لەبەرەوەی مادە هۆشبەر حەلی گرفتەکان نییە چارەسەری ناکاتەوە باسی قوتابی زانکۆت کرد دەمەوێ بەڕاشکەوانە پێم بڵێ لە ئێستادا قوتابیانی زانکۆ پەیمانگەکان چەندێک بەکارهێنەری ئەم مادەیان بەخوای ڕێژەم نییە ناتوانم ڕێژەکە دەکەن ینی ئەوەندەی کە گوێ بیست بوون ڕوو لە زیادی کردوی ئەمە کە دەبستین گەنج بەکاری دەینی قوتابی زانکۆش گەنجە بە ئێمە متەرسیمان هەیە لەسەر قوتابیەکانی زانکۆ ئەمە ناتوانم پێت بڵم ئێستا لێرانە ئەمە ڕێژەکمان هەیە بڵن ئەوەندە کەسە لە قوتابیانی زانکۆ بەکاری دێنن بەڵام ڕوبەڕووی دەبن ئەکید لەبەرەوەی کە باسم کرد بازە جاردا دەندرێت لە بۆی ئەوە بەبێەوەی هەستی پێ بکاتن قوتابی زانکۆش لەیەک لە گەنجەکانی کۆمەلگایە ئەی چەندێک گرینگە زانکۆ پەیمانگەکان ئاوا زوو سیمینار ڕێک بخەن وەرشۆک ڕێک بخەن بۆ ئەوەی قوتابی زانکۆ هۆشیارتر بێ ئەکید ئێمە پێویستمان بە هۆشیاریە تەنها بەس قوتابی زانکۆنیە بەخۆی گەنجەکە زیاتر پێویستی بە هۆشیاریە ئەوە یەک بەڵام دواتر بۆ خێزانەکانش پێویستە بەڕاستی ئێمە لە بەردەم ئەو گرفتەی نەگرفتێکی زۆر زۆر گەورەیە یان مادە هۆشبەر گرفتێکی زۆر زۆر گەورەیە نابی بە شێوەیەکی ئاسان وەریگرینەوە ببوورە چەندێک ئەم مادە هۆشبەرەوەی کردووە ئەوانەی کە بەکاری دێنن تووشی گرفتی خێزانی ببن تووشی گرفتی کۆمەڵایەتی ببن ئەوانی بەکاردێنن جیاوازە لەوەی ئەوە ئاوڵدە بووین ئەگەر ئاوڵدە بووینە ئەوانە گرفتی خێزانیان زۆرترە لەبەرەوەی ئاوڵدە بیتن کە لی کەم دەبتەوە یان نەیتوانی بکڕیتن یەکسەر هەموو با بڵێن هەست و هەموو تەسەڕوفاتی دەگۆڕێتن دەبینی شەڕانجێز دەبینی توندوتیژی بەکاردێنین دەبینی دزی بەکاردێنین لەناو خێزانی خۆی پارەی دەدزی لە خەڵک تا بچی بتوانانی بکڕیتن بە ئەو گرفتانە ڕوو دەداتن لەو کاتێک کە ئەو کەسە ئاوڵدە دەبتەوە مادە هۆشبەر ماڵپەژیان سڵاوی خوارد دەبێ و دەپرسم ئەوانەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن چۆن دەتوانن دەستیان بگا بۆ مادەیە و بۆچی پەنای بۆ دەبن بەڵێ سڵاو لە بەڕێشتان زۆر بەخێر بێن ئەو مادەیە وەکو ئەو دیاردەیە یان بڵاو بنەوەی مادەی هۆشبەر وەکو دەبیسترێ وەکو ئەوەی کە داتایەکان پێمان دەڵێ ڕوو لە هەڵکشانە بەداخەوە لە وڵاتانی دەوروبەر لە جیهان بەگشتی هەر لەو چوارچێوەیە بە گرنگ بانزانی کە گەنجەکانمان ڕۆڵەکانمان ئاشنا بن بە ترسناچی ئەو مادەیە بە چۆنێتی خۆپارێزی بە لێکەوتەکانی بە هەمووانە هەر ئەوە بۆ هەستین بە ئەنجامدانی ئەو کۆنفرانسی ئەوڕۆ لەلایەن پەیمانگای جیهانەوە بۆ ئەمە بەستە ئەوەی کە لە ڕاگەیاندنەکانیش دەیبیستین ئەوەیە چۆنێتی دەستگەیشتن بۆ مادەیە ئێستا هەز دەکەین ئاسانتر بووە بۆ خۆتان دەزانن ببوورە بۆ ئاسانتر بووە بۆ ئاسانتر بووە ئەوە وەڵاهی ئەو جوابیان لەوانەیە لە لای من نەبی بەڕاستی ئایا هەر بە خۆی شتێکی جیهانی و بڵاو بوویتەوە ئایا تیجارەتێکی زۆر یا بازرگانێکی زۆری لە پشت دەکرێت ئایا هێزی ئەمنیە نازانین کۆمەڵێک پرسیار هەیە لە کۆمەلگا دەکرێت دەربارەیەوەی ئەو پەنێڵانەی کە بەڕێوە دەچن وەڵامی زۆر لە پرسیارانەی داوەتەوە بە خۆشحاڵیەوە لە زانکۆیەکەی ئێوە
هیچ قوتابیەشی بەکارهێنەری مادەی هۆشبەر هەیە یان هەبووە کە ڕێنماییتان کردبی و وازی لە هێناوی بە خۆشحاڵیەوە تا ئێستا دەستنیشان نەکراوە هیچ قوتابێک لێرە هەبێتن لەو بابەتەی بەڵام ئەمە لە سۆنگەی گرنگجیدان لە هەستکردن بە مەسوولیت کە لە دەبینین لە ناو کۆمەلگا چکە ئەمەش بەشێکی لە کۆمەلگاش بەشێکە لە ئێمە ئەوەیە کە بەوە هەستانی و وەکو ئەوەی کە هەست دەکرێتن مادەی هۆشبەریش وەکو سەرەتا ینی هەتا ئەمە زۆر جار لەسەر ئەسڵن جگارە کێشانیش زۆر تاکی دەکەینەوە سمینارات دەکەین لەسەر زیانەکانی لەسەر چۆرەی درخستنەوە لەسەر ئەوەی کە لە پاشە ڕۆژ چی دەکاتن کاریگەریەکان لەسەر ئینسانسیە مامۆستا ئەوەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە تاوەکو دەبێتە کەسێکی ئاڵوودە بوو لە ڕووی داهاتی تاکەوە ئەو کەسە چی لێ دێت بەڕاستی بەپێی ئەو ریسێرچانێک کە ئەمە تەمەشای دەکەین کەسێکە تێکشکاوە تەنانەت لە وێنانە ئەوە کۆمەڵێک وێنەمان کە لێرانە نیشانداوە کەسێکە لە ڕووی داراییەوە لە ڕووی خێزانیەوە لە ڕووی کۆمەڵایەتەوە لە هەموو ڕۆکانەوە کەسێکی تێکشکێرا یاری کەسێکی بەهێزی نییە کەسێکە کە زۆر لاوازە بەرامبەر هەموو ئەو بارودۆخانەی دێتە پێش خۆراگر نییە ئەوەیە کە سەبەبی ڕئیسی یان هۆکاری ڕئیسی ئەنجامدانی ئەو سیمینارێ وەک خوێن کارێک پێم بڵێ دەربارەی بەکارهێنانی مادەی هۆشبەر کەسە نزیکەکانی خۆت یان کوسەن لە چواردەورتن هاوڕێکان دۆستەکان کەسە بۆ تووشی ئەم حاڵەتە بێت بەکاری بێنێت دواتر وازی لێ بێنێ یان تا ئەو ئاستە ڕوویە کە ئاڵدە بووە سەرەتا بە خێراتتان دەکەم وەڵاهی برادرم هەبووە خێزاندار بووە لە خێزانی خۆی دابڕایە لە داچی خۆی دابڕایە هەموو لەسەر دەرماندی لەسەر سیارێ خۆی هەبووە سیارێ خۆی لە دەستدایە پارێ خۆی لە دەستدای ئیش خۆی لە دەستدایە لەسەر دەرمانی ئێستا گیرەیە یعنی برادرم زۆر بوو لەسەر دەرمانی شەکی زۆر پیسە یعنی هەموو شەکی خۆت لە دەست دەدەی ڕاستی یعنی هەتا لەو شتەی دووربی کەمە لۆ دەیگۆ ینی پێینە دەگوتی لۆ بەکاری دێنێم لە بەرچی لە بەچ پەنای لۆ دەبا وەڵاهی دێگۆ برادر تووشیان کردیمە ڕاستی برادر زۆر دەور دەبینی لەسەر دەرمانی برادری باشەیە تووشیشی لۆی باز نەکردی کوبوو دێگۆ شەشی باشە بخۆ بەتامە بچێشە ینی دەچێت دنیایشکە ئەوش حەزی دەچوێ دەی خوارد ئەوها بوو ینی وچی بەهشت لێ دێ وا دەزانی وچی دەرمانەکەی دەچێتی وچی باش لێ دێ دنیایەکە خۆش دەبی بەس نازانی لە دەرەوە کووە چۆن خۆت دەبینیەوە سیارەی خۆی لە سەدانەخان دەستدانا خێزانی خۆشی لە دەستدانا ینی لێدا بڕە تەلاقیدا بەڵێ هیچ زارێک بە تۆی گوتیا ینی وەرە بابێکەوە ئەو مادێ بەکاربێنین بەڵام تۆ ڕەتت کردبێتەوە و ڕێنماییشت کردبی تەبعاان ئەمنیش بەمنی گوتی دەست پێ بکە ئەنی خۆشە بچێشە بەس گوتم نام لەو شتانە ناکەم بەڵێ ئێستا چۆن ئامۆژگاری هاوڕێکانت دەکەی بۆی خۆیان بە دوور بگرن لە بەکارهێنانی مادەی هۆشبەر وەڵاهی لێرەوە پێیان دەڵێم ئیشاڵا لەو شتەی دوور بن لە هەموو شەچی دادەبڕێن داک باب برا خوشک لە هەموو شەچی دادەبڕێن هەتا لە مادیش حکوومەت دەبێت چی بکە بۆ ئەوەی گەنج بە ئاسانی دەستی نەگا بۆ مادانە وەڵاهی ئیشاڵا ئێستا باشە ینی زۆر ینی توندن لە دەرمان وشتی ئیشاڵا باشتریش دەبن لە نێو زانکۆ پەیمانگاکان چەندێک بەکارهێنەری مادەی هۆشبەر هەیە سەرەتا بەخێر بێن ڕێز سڵاومانەیە بابەتەکەتان زۆر شتێکی جوانە ئەوەی کە زۆر تەسیرەکاتە سەر قوتابی یاخود خوێندکار ئەوەیە کە تەسیرێکی زۆر هەیە لەسەرەوەی کە برادر ئەگەر مەسەلەن هەوڵی ئەوە بات باشەی تۆی بوێ مەسلحەتی تۆی بوێ دوور تەگا لەو شتانەوە و ئێستا بە ڕێژەیەکی زۆر بەرچاو بەداخەوە قسەیەکەم ئافرەتانیش تووشی ئەم شتە بوون و مادەی هۆشبەر تەنیا وەکو ناتوانین بڵین بە تەنیا حەشیش و ئەوانەیە ئەوە تا جگەرەیە ڤەیپە خواردنەوە ئینێرجیەکانە تاقەکانە ئەوانە شتێکی زۆر خراپە و برادر بە دەرەجە یەک تەسیرێکی زۆری هەیە و زائیدەن هیچ سانسۆرێک نییە بۆ داخڵبوونیان هیچ ڕێگیریەک ناکرێت بەداخەوە چەندێک کەسە نزیکەکانی خۆت بینیوە بەکارهێنەری مادەی هۆشبەر بن وەکو خودی خۆم برادەرەکانی خۆم و نزیکەکانی خۆم ئەلحەمدوللا تووشی شتانە نەبوون لەخوا بەزابێ بەڵام بە حکومی ئێمە لە ناو بازاڕین و پیاوین و زیاتر شتە بینین خەڵک هەیە زۆر هەیە توش بووە و حاڵەتەکانی شتێ لە ڕێگەی برادرەوە هەموو جارە منە قسەیەکەم برادێک توی بوێ تووشی ئەو شتانە و ناکەولی و نزیک ناکاتەوە برادر دەرەجەیەک تەسیری هەیە لەسەر برادرە تەسیر لە تو دەکات بۆ تۆ تەسیر لەسەر برادرەی نییە بتوانی وای لێ بکەی کە واز لە بەکارهێنانی مادە هۆشبەر سەکەوت جوانە بەڵام کەوتۆ سەر ئینسانەکە خودی خۆی بۆ نمونە ئێمە ئێستا
کۆمەڵێکین بەیەکەوەین هەمومان مەسلحەتی یەکتریمانەوێ و کەوتۆتەوە سەر ئەوەی کە من ئەگەر ببینم برادریشی نزیکی خۆم تووشی شتێکی وا بووە ئەبێ هەوڵیەوە بەم چارەسەری کەم بەڵام کەوتۆتەوە سەر نەفسی خۆشە بۆ نمونە ئەگەر ئەو برادەرە و توش بە تۆ بێ ڕێگری بکەی ئەو واز بێنە نەک تۆش فێر بکە چێ لە پشت بەکارهێنان یان دروستکردنی مادەی هۆشبەرەوەیە لە کوردستان کارگێک لە گەرمیان دروستکراوە ئێستا ینی ماوەی پێشتریش راپۆرتی لەسەکە لە چەند کەناڵێکی تر ئەنی کە بینیمان دروست دەکرێتن لە هەرمی کوردستان لە مانتەقی گەرمیان و بڵێن زەوی خەڵکیان داگیر کردووە بۆ چاندنی و بەرهەمە ینی کەسی دەست ڕۆیشتوی لە پشتە باڵێ بەڵازان و خۆشەویستان ئەوەی کە بینیتانی مادەی هۆشبەر بوو بێگومانەوەی کە بەکاری دێنن لە ڕووی خێزانیەوە شکست دێنن لە ڕووی داراییەوە مایەپووز دەبن لە ڕووی ئاینیەوە تواناجستەیەکانیان ناتوانن عیبادەتێکی باش بکەن و هەم لە ڕووی دەرونیشەوە کەسێکی سەرگەردان سەر لێ شێوا و دەردەچێتن و تەنانەت دەبێتە مایەی زەحمەتی بۆ کۆمەلگا ینی پێم سەیرە خەڵکانێک لە نێو کۆمەلگا هەن بە پارەی خۆیان بە سەرۆت و سامانی خۆیان دەچێن خۆیان بێهۆش دەکەن خۆیان بە جۆرێک لێ دەکەن کە ئەسڵەن ئاگاداری خۆیان نین نازان لەو کاتە چی ڕووی دەدا چی دەکرێ بۆیە زۆر جار دەگوترێ ئەوە بۆ ئەوەیە دەروونمان ئاسوو دەبێ بەڵام نازانن لە ڕووی دەرونی ئەوانە زۆر ڕووخاون بۆیە بەکاری دێنن و هەر کەسێکی لە ژیان سەرکەوتوو بێ و کەسێک بێ کە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ ئەوە بە هیچ زۆرێک پەنا بۆ ئەو مادانە نابە بەداخەوە دەبینین لە نێو گەنجانم بەکارهێنانە زۆرە ئەویش لە کۆمەڵێک ڕێگا و ڕێوشێنی جیاوازی هەیە بۆیە هەندێکیان باسی بەکارهێنانی نێرگەلە دەکەن بۆیە من هیوادارم گەنجان ئەوانەی کە نێرگەلە بەکاردێنن لێ دوور بکەونەوە چونکە زۆر جار دەگوترێ لە نێو مادەکانی نێرگەلەوە بۆیان دادەندرێت تەنانەتەوە کەسا دەڵێ ئەگەر نەیکێشم تووشی بێتاقەتی دەبم تووشی ژانە سەر دەبم بۆیە من داوا دەکەم خۆتان بە دوور بگرن چونکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڕاستی لاواز دەبی لە ڕووی ئاینیەوە بەڕاستی داڕوخاو دەبی بۆیە هەم زیانیشی هەیە بۆ کۆمەلگا لە ڕووی ئەمن و ئەمانیشەوە تۆ دەبێت مەترسی بۆ سەر وڵاتەکەی خۆت هیوادارم هەمووتان و هەمومان هۆشیارێکی باشمان هەبێ خۆمان بە دوور بگرین لەو مادانە و ڕێنمایی و کەسانەش بکەین کە بەکارهێنەرین یاخود ئاڵوودە بن و ئاڵوودە بوونە وازی لێبێنن تا پرۆگرامێکی دیکەمتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ